لە کاتێکدا وڵاتانی ناوچەکە لە ناو جەرگەی موشکباران و جەنگێکی گەرمدان کەچی لە هەرێمی کوردستان قەیرانێکی مەترسیدار دژی ژیان و بشەوی هاوڵاتیان دەستی پێ کردووە. قەیرانی غاز و کارەبا گەشتووەتە ئاستێک کە دەتوانرێت بە داڕمانی خزمەتگوزاری ناو ببرێت. نرخی بوتڵی غاز لە 8500 دینارەوە بۆ 28000 دینار هەڵکشاوە. بازاری ڕەش باڵی بەسەر شارەکاندا کێشاوە و بانزینخانەکانیش گەشتونەتە ئەو ڕادەیی بڕی 20 لیتر غاز زیاتر بە کەس نافرۆشن کە ئەمەش نیشانەی شکستی حکومڕانیەکە کە نەیتوانیوە ئاسایشی وزا بۆ خەڵکەکەی دابین بکات. ئەوەی جێگەی پێکەنین هەمیش گریانە بەراوردکاری دۆخی هەرێما لەگەڵ وڵاتانی جەنگ ئەمریکا و ئیسرائیل و ئێران کە ڕۆژانە سەدان موشک ئاراستەی یەکتر دەکەن. بەڵام تا ئێستا کارەبا و خزمەتگوزارەکانیان بەردەوامە. بەڵام لێرە لە کوردستان سیستەمەکە بە تەواوی پەکی کەوتووە. ئەمە دەیسەلمێنێت کە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم فەشەڵترین جۆری بەڕێوەبردنی پەیڕەو کردووە بە جۆرێکە گەر موشکێک لەو سەری جیهان بکەوێتە خوارەوە ڕاستەوخۆ کارەبای نیشتیمانی دەکوژێتەوە و بەرهەمێنانی غازیش ڕادەگیرێت. ئەم دڵەڕاوکیە گەورەیە لە کێڵگەی غازی کۆرمۆرەوە سەری هەڵداوە و سەرچاوەیەکیش لە بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی ڕاستێکی تاڵ ئاشکرا دەکات کە بەهۆی وەستانی تەواوەتی بەرهەمێنان لە کۆرمۆر پێدانی کارەبا گەشتۆتە ئاستی سفر. ئەم کێڵگەیە کە بڕبڕەی پشتی وزەی هەرێمە ئێستا نەغاز بۆ وێزگەکانی کارەبا بەرهەم دەیەنێت و نەغازی ماڵانیش. ئەنجامەکەشی دروستبوونی لۆدێکی زۆرە لەسەر تۆڕی کارەبا کەوای کردووە تەنها 1 بۆ 2 کاتژمێر کارەبا بدرێتە هاوڵاتیان. دۆخەکە تەنها کارەبا نییە بەڵکو مەترسی لەسەر سەرچاوە ئاویەکانیش دروست کردووە. بەپێی وتەی سەرچاوەکەی بەڕێوەبەراتی کارەبا تایبەت بە پەیام فشارێکی زۆر کەوتوتە سەر بەنداوەکان و بڕێکی زیاتر لە ڕێژەی ئاسایی ئاو بەردەدرێتەوە تەنها بوو ئەوەی کارەبا بۆ شوێنە زۆر پێویستەکانی وەک نەخۆشخانەکان دابین بکرێت. بۆ پێی زۆربەی توانەکانی بەرهەمێنانی کارەبای هەرێم لەسەر کۆرمۆر وەستاوە. دابینکردنی وزە بۆ هاوڵاتیان لە جژندا بووەتە مەحاڵ. هاوڵاتی کورد دەبێت لە جژندا لە نێوان 2 بژاردەدا بێت، یان لەسەر شەقامەکان بۆ 20 لیتر غاز سەرە بگرێت یان لە ناو تاریکایی ماڵەکەیدا چاوەڕێی کارەبا بکات. ئێستا کوردستان لە بەردەم ڕاستێکی تاڵدایە. ئەگەر بڕیار بێت هەموو جارێک بە پریشکێک لە تاران یان تەل ئەبی ژیانی خەڵک بوەستێت کەواتە ئێمە خاوەنی هیچ جۆرە سەروەری و ژێرخانێکی ڕاستەقینە نین و لەو چوارچێوەیەشدا جەژنی ئەم ساڵ بۆ هاوڵاتی کوردستان جەژنی گەڕانە بە دوای ڕووناکی و گەرمیەکدا کە حکوومەتەکەی لێی زەوت کردووە.